ڕژیم بە پێشێلکردنی مافی مرۆڤ گۆڕی خۆی زیاتر هەڵدەکەنێ. بێدادگایەک لە شاری ئیسفەهان بە تۆمەتی درۆ و بێبنەما سزای لە سێدارەدانی بۆ توماچ ساڵحی هۆنەرمەند و دەنگی زۆڵاڵی شۆڕژگەران لە ئێران دەرکرد. ئەم حکومە لە جەرگەی پەرەستەندنی هێرشەکان بۆ سەر ژنانی ئازادپۆش، چڕبوونەوەی گوشارەکان بۆ سەر زیندانیانی سیاسی و بەڕێوەبردننی ئاعدامی بە کۆمەڵ بەمبەستی دروستکردنی فەزای ترس و خۆفی زیاتر بەسەر کۆمەڵگادا دەرچووە و لاپەڕێکی دیکەی بە پەروەندەی پێشێلکردنی مافەکانی مرۆڤ لەلایەن کۆماری ئیسلامیەوە زیاد کردووە. ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیی ڕۆژی چوارشەممە 5 گوڵان بەرامبەر بە 24 ئاڤرێل راپۆرتی ساڵانەی خۆی سەبارەت بە دۆخی نالەباری مافی مرۆڤ لە جیهاندا بڵاو کردەوە. بەشێکی راپۆرتەکە تایبەتە بە ئێران و تیادا ئاماژە بە وەکراوەکە دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی دوا بە دوای بزوستنەوەی ژن ژیان ئازادی، سەرکوتی ئازادی ڕادەربڕین، پێکێنانی ڕێکخراوە و بەڕێوەچوونی کۆڕ و کۆبوونەوەی ئاشتیانەی چڕتر کردووەتەوە و سەرکوت و هێرشەکانی بۆ سەر ئەو ژن و کچانەی کە لە حەجابی ئەجباری سەرپێچی دەکەن تەنانەت لە ساڵی ڕابردووش زیاتر کردووە. بە پێڕاپۆرتی ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیی هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی هەزاران کەسیان بە تاوانی خەبات لە پێناو دەستەبەرکردنی مافەکانی خۆیاندا خستووەتە ژێر لێپرچینەوە، دەست بەسەریان کردوون و سزای ناڕەوای زیندانیکردنیان بەسەردا سەپاندوون. لە درێژەی ئەم راپۆرتەدا هاتووە لەم سەرکوتکردنانەدا بێسەر و شوێنکردنی زۆرەملێ، ئەشکەنجەدان و جۆرەکانی تری هەڵسوکۆتی خراپ بە شێوەیەکی سیستماتیک بەڕێوە دەچێت. ژنان و کچان، پەلکەردێڕینەکان و ئەندامانی کەمینەتەوەیی، ڕەگەزی و ئائینیەکان لەگەڵ توند و تیژی و هەڵاواردنی سیستماتیک بەرەوڕوو بوونەتەوە. سزای ستەمکارانە و نامرۆڤانەی وەک شەلاق لێدان جێبەجێ دەکرێت. بەکارهێنانی سزای لە سێدارەدان وەک ئامرازێک بۆ سەرکوتی سیاسی چڕتر بووەتەوە و ژمارەی ئەعدامەکان زیاتر بوون. سەرجەم دادگایەکان نادادپەروەرانە بوون. بابەتی پارێزرابوونی سەرپێچیکارانی یاسا نێودەوڵەتیەکان هەم لە ڕابردوودا و هەم لە ئێستادا بەتایبەت بۆ جنایەت لە دژی مرۆڤایەتی پەیوەست بە کوشتاری زیندانیانی سیاسی ساڵی 1367 بابەتێکی باو و سیستماتیک بووە. هەروەها لە بەشێکی دیکەی ئەو راپۆرتەدا هاتووە کە هەزاران کەس لە ئێران لەوانە منداڵانیش لەگەڵ بەدواداچوون و بێڕێزی پێکردن و دەست بەسەرکرانی لە خۆڕا و لێپێچینەوەی نادادپەروەرانە بەرەوڕوو بوونەتەوە و بۆ ماوەیەکی کاتی یان هەمیشەیی لە کار دوور خراونەتەوە. ئەم کەسانە بریتین لە ناڕازیان ئەو ژنانەی کە لە شوێنە گشتیەکان حیجاب ڕەشاوناکان، ڕۆژنامەنووسان، ئەکتەر و هونەرمەندان، موسیقاکاران، نووسەران و ئاکادمیەکان، خوێندکاران، پەلکەزێڕینەکان و داکۆکیکارانی مافی مرۆڤ، لەوانە داکۆکیکارانی مافی ژنان، چالاکانی دژ بە سزای لە سێدارەدان، پارێزەران و بنەماڵای دادخوازان. نووسەرانی ئەم راپۆرتە بە حەق وەبیریان هێناوەتەوە کە ڕژیمی ئێران لە بێدادگاکاندا سزای ئەعدامی بەسەر کۆمەڵێک ئینسانی بێدفاعدا سەپاندووە و بە بیانووی جۆراجۆر لە سێدارەیان دەدات بۆ ئەوەی کەشوهەوای ترس و تۆقاندن لە کۆمەڵگادا پەرە پێ بدەن. لەم راپۆرتەدا هەروەها باس لە نەبوونی ئازادی ڕادەربڕین، پێکێنانی ڕێکخراوە، مانگرتن، سانسۆرکردنی ڕاگەیەنرە گشتیەکان، ڕۆژنامە، گۆڤار، کتێب و هەڵاواردن و دەستدرێژیکردنە سەر مڵک و ماڵ و ژیانی کەمینەتەوەیی و ئاینیەکان و بارودۆخی ترسناکی ناو زیندانەکان کراوە. لەو راپۆرتەدا گوشارەکانی سەر ئەفغانیەکانیش کە ژمارەیان بە نزیکەی 5 ملیۆن کەس مەزەندە دەکرێت لەبیر نەکراوە و لەو بابەتەدا هاتووە ئەفغانیەکان دەبنە قوربانی هەڵاواردنێکی بەردەوام، لەوانە ڕێگریکردن لە دەستڕاگەیشتن بە خوێندن، شوێنی نیشەجێبوون، کار، چاودێریە تەندروستی و خزمەتگوزاریە بانکەکان و بێبەشبوون لە مافی هاتوچۆی ئازاد.
لەو راپۆرتەدا هەروەها ئاماژە بەچاندنی توی نەفرەت و بێزاری ڕەگەسپەرستانە لە دژی ئەفغانیەکان کراوە لەلایەن ڕاگەیەنەرەکانەوە. لە راپۆرتی ساڵانەی ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیدا کە لە 418 لاپەڕە پێکاتووە باز لەوە کراوە پێشێلکاری ئاشکرای یاساکان لەلایەن دەوڵەتەکانەوە بە ڕادەیەک بەرچاوەکە جیهانی لەم ڕووەوە گەیاندووەتە ئاستەی خاڵێکی وەرچەرخان. ئەو راپۆرتە دەڵێت کە دۆخی مافی مرۆڤ لە 155 وڵاتدا خراپتر بووە. ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیی ئاماژێ بە پێشێلکردنی ئاشکرای مافی فەلەستینیەکان تا ڕادەی جینۆستای لە غەزە کردووە و بیری هێناونەتەوەکە دەوڵەتە زلهێزەکان لەم بابەتەدا یارمەتیدەری ئیسرائیلن. راپۆرتەکە هەروەها باسی لە شکڵگرتنی نایەکسانیەکان لە ئاستی جیهاندا کردووە و دەڵێت کە ئەم بابەتە لە ئێران لە چاو شوێنەکانی دیکە گەلێک بەرچاوترە. سەرکوتی حەقدەستی کرێکارانی و پەرستاندنی بێکاری ملیۆنی و هەژاری لە ڕادەبەدەر، منداڵانی کار و سەرشەقام و هەروەها گەلێک ئازار و نەهامەتی دیکەی سەرچاوەگرتوو لەو نایەکسانیانەش دەبێ وەک پێشێلکاری مافەکانی مرۆڤ هەژمار بکرێن. جێگەی ئاماژەیە کە سەرجەمە و تاوانکاری و هەڵاواردنانە لە هەموو وڵاتەکان و بەتایبەت لە ئێران لەگەڵ خەبات و ناڕزایەتی بەربڵاوی ژنان و کرێکاران و چین و توێژە مافخوازەکانی دیکە بەرەڕوو بووتەوە و ڕژیمیان تووشی داماوی و سەر لێ شێواوی کردووە. چڕبوونەوەی پێشێلکردنی مافەکانی مرۆڤ، پەرەستاندنی هەموو جۆرەکانی گوشار لە دژی جەماوەری مافخواز و خەباتکار و هەروەها دەرکردنی حکمی لە سێدارەدان لە دژی هۆنەرمەندێکی بەناوبانگی وەک تومات ساڵحی نیشانێ ئەو پەڕی ئەم داواوی و سەر لێ شێواویە. ئەم خەبات و ناڕزایەتیانە لەسەر بەستێنی قەیرانە قوڵ و چارە هەڵنەگەرەکان ڕژیم بەرەو هەڵدێر و نەمان دەبن. پێویستە هەڵبدرێت کە دوای کۆماری ئیسلامی حکوومەتێکی شۆڕایی بێتە سەرکارکە دابینکردنی مافەکانی مرۆڤ لە ئەولەویەتی ئەرکەکانی دابێت.